سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش هەواڵە کەلتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. هونەرمەندانی هەولێر لە نەبوونی هۆڵێکی سەردەمیانە بۆ نمایشکردنی بەرهەمەکانیان نیگەرانن. جیم کەری سەرخاڵی ڕۆڵبینیە لە فیلمێکی نوێدا. دووبارە سڵاو. نەبوونی هۆڵێکی سەردەمیانە بۆ نمایشکردنی بەرهەمە هونەریەکان زۆرێک لە هونەرمەندان نیگەران کردووە. ئەمە هاوکاتە لەگەڵ ئەوەی زۆرێک لە شانۆکاران چۆڵی هۆڵەکانی شانۆ بە مەترسیدار ئەدەنە قەڵام. بەشێکی زۆر لە هونەرمەندان دان بەوەدا دەنێن کە هونەری شانۆ لە کوردستان لە قەیرانێکی جددیدایە، بەڵام لە بەرامبەر هۆکارەکانیدا بیر و بۆچوونی جیاواز بەدی دەکرێت. هەندێک هونەرمەندان خۆیان بە هۆکار دەزان و هەندێکیش با یەخپێنەدانی وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەت بەو هونەرە و بە هونەرەکانی تر بە هۆکاری سەرەکی دەزانن. هونەرمەندان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە لە ئێستادا شوێنێک نییە بۆ نمایشکردنی کارە هونەریەکانیان، هەر ئەمەش بە هۆکاری کەمی بینەری ئامادەی شانۆیەکان دەبینن. باڵێ حەقی خۆمە بڵێم بەیداقی شان و هەڵەکەم لە وڵاتەکەی خۆمە ئەوە ئەڤینە ئەوە بە هەرحاڵ شانۆکان ئەوە ڕازاوە بن بە زۆر شتی نییە. لەگەڵ ئەوەی هونەری شانۆ مێژوێکی دێرینی هەیە و بەیەکێ لە هەنگاوە سەرەتاییەکانی سەرهەڵدانی هونەر لە کوردستان ئەژمار دەکرێت و توانیویەتی ڕۆڵی بەرچاوی خۆی بجێڕێت لە هۆشیارکردنەوە و ناساندنی کۆمەلگا بە هونەر و هاوکات لە ئێستادا هەروەک هونەرمەندان ئاماژەی بۆ دەکەن لەبەر هۆکاری نەبوونی شوێنێکی گونجاو و تەندروست لە هەرێمی کوردستان خەریکە ئەو هونەرە بەرەو لە بیرچوونەوە و لە ناوچوون دەچێت. هەرەمە شەوای کردووە کە کەمترین ژمارەی بینەر بەشداری شانۆ بکات لە کاتی نمایشکردنی کارە هونەریەکانی هونەرمەندان. ئەخەوە ئێستا هۆڵەکانی نمایش لە کوردستان بەگشتی و لە هەولێر بە تایبەتی لە بارنین هۆڵی شانۆی چاکمان نییە، دەکرێت نوێژەم بکرێنەوە. ئێستا بۆ نمونە هۆڵی گەلمان هەیە لە هەولێر، بەڕاستی هۆڵێکی زۆر گونجاوە بۆ نمایشی شانۆی کەچی بەداخەوە هیچ تەکنیکێکی شانۆی تێدا نییە و شوێنێکە بە زستان زۆر ساردە، بەهارین زۆر گەرمە و کورسەکانی ئەوەنین خەڵک لەسەری دانیشێ بۆ ماوەنی کات ژمێریش. ئەو شانۆیە زۆر گرنگە ئیحتیمامی پێ بدرێت، زۆرش هەوڵماندایە ئیحتیمامی پێ بدرێت، لایەنی پەیوەنددار ئاگادارمان کردینەوە کە چەند تایبەتمەندی خۆی هەیە، چەند خصوصیەتی خۆی هەیە، لای هونەرمەندان چەند مقدسە ئەو قاعەیە. ئەو هۆڵە جوانانی کراینە هەمویان جێگای دەستخۆشینە، بەڵام ئەوانە هۆلی ئەو هۆرانە دەکرێت مؤتەمەرات و سمینارات و کۆبوونەوات و هەندشتی ڕێکلامی لەوێن دەرێ بکرێت. هەرچەندە زۆرێک لە هونەرمەندان تەمەنێکی هونەریان لەگەڵ شانۆ بەڕێ کردووە و بۆ خزمەتکردن و بەرەو پێشبردننی هونەری کوردی و دوجار ناساندنی کەلتوری نەتەوەیی بە وڵاتانی دنیا و لە ڕێگای کارە هونەریەکانیانەوە ئەمەش وای کردووە کە چەندین یادگاری خۆش و ناخۆش لە ئەلبومی ژیانیاندا تۆمار بکەن و ئەو شوێنانەش کە کارە هونەریەکانیان لە ڕابردوودا تێدا نمایش کردووە بە ماڵی خۆیان دەزانن و بەڵام ئەوەتە هونەرمەند ئەحمەد سالار دەڵێ بە هۆی نەمانی ئەو شوێنانەوە تا ئێستا ئێمەی هونەرمەندان بێماڵ ماوینەتەوە. هۆڵ یعنی ماڵی شانۆ، ئەگەر مرۆڤ ماڵی نەبێ هەر نەبێ دەوار نشینیش بێ، ڕەشماڵ نشین بێ ئەڵێ ماڵم هەیە و بە تایبەتی ئەگەر ڕەشماڵ نشین بی زۆر خۆشە، چونکم لەگەڵ ژیانەکە ئەڕۆی ئەگەر ڕەوەندبی ئەگەر شتێبی مرۆڤ بێلانە بێت چەند ناخۆشە، لانەوازی چەند ناخۆشە. ئەگەر شانۆ بێلانە بێ هەی هاوار داد بۆ کێبرم بەڵام گەشت بینم. هەروەکو هونەرمەندان ئاماژەیان بۆ کرد لە ئێستادا شوێنێک نییە بۆ نمایشکردنی کارە هونەریەکانیان و هەر ئەمە شەوای کردووە کە کەمترین بینەر ئامادەی شانۆکان ببێت. وەک دەڵێن لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان تەنها هۆڵێک هەیە بە ناوی هۆڵی گەل و کە لە ساڵانی پەنجاکانەوە دروست کراوە و هەروەک دەیبینین تاکو ئێستا وەکو خۆی ماوەتەوە و تەنانەت نۆژنیش نەکراوەتەوە. نەبوونی هۆڵ و شوێنی گونجاو بۆ نمایشکردنی شانۆ و کارە هونەریەکان بۆتە گرفت لە بەردەم هونەرمەندان و هەروە وای کردووە کە کەمترین بینەر بەشداری شانۆکان بکات. ئەمە لە کاتێکدا چەندین هۆڵی جۆرا جۆر لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە، بەڵام بەداخەوە هەروەکو هونەرمەندان ئاماژەیان بۆ کرد ئەمانە تەنانەت بۆ کاری سیاسی و گفتوگۆ تایبەتیەکان بەکاردێنرێن. فەرمان محەممەد، NRT هەولێر.
بیرمەند و سیاسەمەداری لوبنانی کەریم مەروە چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستانە و چەند کۆڕ و سێمیناریکش لە سلێمانی ساز دەکات. کەریم مەروە لەلایەن لەقی سلێمانی یەکێتی نووسەرانی کوردستانەوە بانکێش کراوەتە هەرێمی کوردستان و لە میانەی سەردانەکەیدا بۆ شاری سلێمانی چەند کۆڕ و سێمینارێکی ئەنجامدا. ئەمڕۆژ دوایین ڕۆژی کۆڕەکانی مەروە بوو کە کۆڕی ئەمڕۆی تایبەت بوو بە قەیرانەکانی بیری چەب لە ناوچەکەدا. وەکو لەقی سلێمانیەکێتی نووسەرانی کورد هەوڵماندا کە میوانداری کۆمەڵێک ڕۆشنبیری گەورە دەست پێ بکەین. یەکەمینیان بە لەگەڵ بیرمەندی گەورەی عەرەب کەریم مەروە بوو کە کەسایەتیشی ناسراوە لە لبنان و لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی، خاوەنی دەیان کتێبە لە بواری فکری چەپ وە لە کاری سیاسیە گەیشتۆتە ئاستی جێگری سکرتێری گشتی حیزبی شیوعی لبنان و لە نزیکی شەوە دۆستایەتێکی دێرینی هەیە لەگەڵ مەسەلەی کورد و کێشەی کوردە. حکوومەتی چین چارەمین پێشبڕکەی نیشتیمانی بۆ کەمەندامانی وڵاتەکە شارەزا لە چەندین بواردا ڕێخست و زیاتر لە 1000 کەمەندام بەشداریان تێدا کرد. پێشبڕکەیەکە بەسەر 30 پرۆگرامدا دابەشکرا بوو کەمەندامەکانیش توانەکانیان لە چەندین بواری جیاوازدا نیشاندا. لە پرۆگرامەکانی کۆمپیوتەر و بواری ئێلکترۆنی و جوانکاریدا پێشبڕکەیەکی بەردەوام بوونی هەبوو. هاوکات کەمەندامەکان چەندین شارەزایی جوانیان لە بواری نەخشی سەر تەختە و موبلیاتی ناوماڵدا نیشانی ئامادەبوواندا. ڕێخەری چالاکیەکە دەڵێت زیرەکی و حکمەتی کەمەندامەکان هیچی لە مرۆڤە تەندروستەکان کەمتر نییە و پێی وایە لە زۆر بواردا داهێنانی گەورەیان کردو و پێشبڕکەکەی بە هەنگاوێک بۆ ناساندنی تواناکانی ئەوانسانی. سیوسێمین فیستیڤاڵی هونەری سەما لە دوورگەی باڵی وڵاتی ئەندونوسیا دەستی پێکرد و 15,000 سەماکەر لە 7 وڵاتی جیهانەوە لەوانەش ئەندونوسیا، ژاپۆن، ئوسترالیا و مالیزیا بەشداریان تێدا کرد. فیستیڤاڵەکە لە دوورگەی باڵی سنجڕاکێشی وڵاتەکە بەرەو دەچێت و نزیکەی مانگێک بەردەوام دەبێت و نوێی مانگی داهاتوو دوا ڕۆژی چالاکیەکانی دەبێت. ئامادەبوانی فیستیڤاڵەکە جگە لەوەی چەندین هونەری جوانی سەما دەبینن، هاوکات ئاشنا دەبن بە ژیان و سروشتی دوورگەی باڵی. سەرپرشتیارێکی فیستیڤاڵەکە دەڵێت هیوادارم دیمەنە بەهارەکانی ناوچەکە ببێتە ئیلهامبەخش بۆ گروپەکان و نمایشێکی کەم وێنە پێشکەش بکەن. ئاکتێری کۆمێدی ناسراوی هۆلیوود جیم کاری بەشداری فیلمێکی نوێ بە ناوی میستر پۆپرز پێنگوینز دەکات. دەرهێنەری فیلمەکە وەک بڵێ تەنها بە کۆمێدیای کاری ڕازی نەبوو بێت، چەند پەنگوێنێکی لە چینەوە بۆ فیلمەکەی هێناوە. دەرهێنەرەکە دەڵێت بۆ پاراستنی ژیانی پەنگوێنەکان ناچار بوون پلەی گەرمی شوێنی بەرهەمهێنانی فیلمەکە بۆ 40 پلە ژێر سەفەر کەم بکەنەوە و بەمەش جیم کاری زۆرترین نەهامەتی کێشاوە و بەردەوام جلی ئاوریشەمی لەژێرەوە لەبەر کردووە. جیم کاریش لەو بارەیەوە دەڵێت هیچ کەس ناتوانێت لە پەنگوێنەکان زویر بێت. You need marine and waterfowl. Try NYC sanitation. Don't get too cozy in there, Penguin. As soon as I get home, you're going back where you came from. Hello? I have to send the penguins back. Saying a penguin. Yes, send penguins. Well, you know, there's real good energy here, you know, and, you know, it comes with the penguins. You know, the penguins are awesome. You can't deny them, you know. It's they're actually my favorite animal, and that's why I did the movie in the first place, because I don't think anybody can be unhappy around a penguin, you know. Steve Martin once said, you can't be unhappy when someone plays a banjo. Well, penguins are the same deal, you know, so I figured me and penguins, it's a good combo. Could you pass the salt? هەواڵە کەلتورەکانتان پێشکەش کردا، شاد و بەختەوەر بن.